السلام عليكم ورحمة الله وبركاته. لنا خوشخاني مهرباني لبردم جوري بريز كاك ديار رحمانين يارزاني ناوداري يعني هولير كماويك توشي نخوشيكي دقمن بو ماويك لنخوشخاني مهرباني داخل كرابو بياني وبريارا كنخوشخاني مهرباني جيب هيلن دكتور دلير لجورة ويا سرداني كردونو لدوان لخويو لا براي كاك ديار رحمان كاك دي دوان وردقرينو لقل منابن. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. كاك دكتور ساتن دروستي كاك ديار چۆنە؟ سوپاسی ڕاگەاندنی نەخۆشخانەی میهرەبانی دەکەم کەوا بەدەم هەموو کەیسەکانەوە دێن و لێکۆڵینەوە لەسەر ئیشە جوانەکانی میهرەبانی دەکەن دەستان خۆش بیتن. الحەمدولیلا کاکە دیار دەگەڕێتەوە ماڵێکە و لە خەستەخانەی میهرەبانی تەخریز دەکرێتن، تەندروستی برۆ باشی ڕۆیشتیە، بەڵام خی گەورە و ئیبتیلا کردێ بە نەخۆشیشی درێژخایەن، بەڵام کاکە دیار نمونەی سەبر و ئارامیە و خانەوادەکەی پاڵپشتی دەکەن و ئەمەش ئەوەی پێمان بکرێت و خەستەخانەی میهرەبانی لە خزمەتیاندا دەبین. میهرەبانی مڵکی هەموو دیار ڕەحمانەکانی هەولێرەیە. میهرەبانی بەبێ جیاوازی خزمەتی هەمووان دەکاتن و هەر کەسێکیش کەوا پێویست بە میهرەبانی بی میهرەبانی کرایتۆ لە بۆ هەمیان. باشە کەواتە دەتوانی پێمان بڵێ ئایا میهرەبانی چی شتێکی کردو بۆ کاک دیار؟ حەز دەکەم ئەو پرسیارەی تەوجیهی خانەوادەی کاک دیار ڕەحمانی بکەن، ئەوان چیان دیتە بە ئەوان برێن، با ئەو جارە ئەوان باز بکەن میهرەبانی چی کردێ لە بۆ خەڵکی. ڕەوشی تەندروستی کاک دیار چۆنە ئەگەر بۆمان باز بکەیت؟ سەرەتا بەناوی خی گەورە میهرەبان حەمد و سوپاس بۆ خی گەورە. یەکەم چ دەبیان یان سوپاسگوزاری خی گەورە بین. الحەمدلله ئەوەی پێشتر دیاتیدا لەو مەرحەلانە ئێستا الحەمدلله لەو مەرحەلانە دەرچووە، یعنی هیچ مەترسێکی لەسەر نمایە. ئەوەی لوی کریا لە میهرەبانی زۆر شتی لۆ کریا الحەمدلله لە ڕووی تەندروستی و یعنی تەندروستەکەیان مستەقیر کردیە. ئەوەی مایە شکرانی خی دەبێت. کەواتە ئێستا پێمان بڵێ چکە چۆ وەڵامی ئەوەت بەشێکی دایەوە میهرەبانی چی بۆ کاک دیار ڕەحمان کردووە؟ وەڵای لێرەوە دەستخۆشیش تەواو لا ستافانی خەستەخانەی میهرەبانی دەکەین بەبێ جیاوازی و بە تایبەتی دکتۆر دلێر یعنی لەو ڕۆژیۆ یعنی وتی دیار برای ئێوە نیە برای ئێمەیە، یعنی ئەوەی لێ بەدرە دەر یعنی ئەمن لێرەوە یعنی لە خی گەورە داواکارم نمونەی دکتۆر دلێری زیاد کە لە کوردستان یعنی ئەو نەوع دکتۆران لە کوردستان هەبی هەملۆ کەم دەرامەت و ئەوانە پێویستە لە کوردستان بچکە لەوەی کوردستان ڕێژێکی زۆری فەقیری تێدەیە، یعنی لۆی دکتۆر دلێر ئەوە بتە نمونەیەک لە بۆ کوردستان لێرەوە دەستخۆشی لێ دەکەم. کەواتە چیت هەیە بۆ خێرخوازان؟ وڵا داوا لەم خێرخوازان دەکەم، یعنی تۆ خێر لە بۆ خۆت نایکە لە بۆ خوای دەکەی، یعنی بینەکە خێری بینی یعنی دەوڵەمەند یعنی خێر لۆسی دەکە لە بۆ دنیای بانەی کاتن با بۆ خۆی و قیامەت بی چکە لەو لێ جوابەکەی وەردەگری ئەو خێری لۆ سەرف کردووە. بۆم باز بکە کاک دیار چەندێک لێرە ماوەتەوە و چەندێک لە چاودێری چڕ ماوەتەوە؟ دیار لە ما ئەو هەفتی حەفت دەکاتن داخلی خەستەخانەی میهرەبانی بوو لە ژێر چاودێری چڕدا بوو هەتا بۆ ماوەی 22 ڕۆژ لە عینای بوو. لە پاشان لە تابق غرفەشی VIPیان دایە لەوێ هەم جیاز و ئەوانەی لە عینایی دانرابوو لەوێ لەلایەن حکوومەتەوە مامان دابین کراوە جیاز و ئالیاتەکانی ئەو نەخۆشەکە ئێستاوا لێرەیە لە غرفەیە لە سەریتی. لە بەشی چاودێری چڕ خزمەت گوزاریەکانی چۆن بوون بۆ کاک دیار؟ ئەم دەستخۆشەی تاو لە هەموو ستافان دەکەم دکتۆران لێرەوە دەبی ئاماژەشی تاوا بە دکتۆر فەرحات بکەم بەڕاستی دەست چاوی خۆش بی دکتۆر سەنگەرە دکتۆر ئەژینە ئەنی ئەو سێ دکتۆرە بەردەوام چاودێری دیاریان کردیا لێرەوە خی گەورە ئەزریان داتەوە خی گەورە پاداشان خی گەورە نمونیان زۆرکە بەڕاستی دکتۆری سەبرن و ئارامگرن یعنی لەسەر نەخۆشەکان کە دێنەکەن نەخۆش هەست بەخۆی ناکەن نەخۆشن یعنی ئەوەندە تعاملیان لەگەر نەخۆش باشە الحەمدلله. دەستەکانە خۆش بێ خی گەورە شفای بۆ بنێری ئینشاءالله بە تەمان کەی بینێرنە ماڵەوە؟ بێ ڕۆژ دەبێن ئاماژەیەشی تەواو بە ڕۆڵی حکوومەت بکەم بەرامبەر کاپتن دیار چکە لێرەوە کاک ئومێد لەلایەن ڕێزدار سەرۆکی حکوومەت براگەورە ڕاست پادراوە بە چاودێریکردنی کاپتن دیار هەتا دەرەسی لە خەستەخانە لێرەوە دەوێت دەستخۆشیش تەواو لە کاک ئومێد بکەم بەڕاستی یعنی گوتی دیار پێشوەخت برای منە ئەو زە برای تووە
لێوە ئێوە وەکو حکومەت ئەوان درێخیان نەکردووە و خەستەخانەش هیچ تەرخەم نەبووینە بەرامبەر دیاری لە دکتۆرەشی بگاتە مقینێک یعنی هەمووی هاوکاری دیاری بووینە لێرەوە دەستخۆشیان لێرەکەم خی گەور نمونیان زۆر کە خەستخانەوە لە کوردستان زیاتر بکرێ لەبەوەی زیاتر لە فەقن ئەمن زۆر شتێ لە ئەعلامەکان دەبینم سەبارەت بۆ خەستخانە ئەوەی لە نێزیکەوە ناوی خەستخانەی میرەبانی نەبیستوی نازانێت سرەکە لەو فەقیری ئەمە حەزمان لێ ینی خەڵک بێ واقعەکەی ببینی لەوانێ هەندێک کێس هەیە لەو خەستخانە یەکلایی نەبییتەوە هەنی کابرا مەشاکلێکی هەیە دەیباتە دەرێ ئەعلام کاکەوەرە لێرە ئەعلامیان هەیە معامیان هەیە وە لە کێسەکانی خۆریەگرێت ئەمنەوە دوو مانگ و 22 ڕۆژە لە خەستخانەی میرەبانی مایان بەڕاستی ئەوەی بۆ دیار کراوە نازانم لەوی زیاتر هیچ نەکراوە یعنی 24 ساعات دکتۆرەکان بەردەوام چاودێری چڕیان کردیە یعنی درێخیان نەکردی دەستخۆشیان لێ دەکەم یعنی لێرەوەش باو قسەیە بکەم ئەوان خەستخانەی میرەبانی هیچ کاتێک بەرامبەر کە دیار داخلی و خەستخانە داوای پاران لە من نەکردیە بەس وەکو حکومەت پاڵپشتێکی تەواوی دیاری بووینە دکتۆر دلێران ڕاستپادا چی دەکرێت لۆ کاپتنی بکەن ئێمە وەکو حکومەت ئەوە چاودێری دەکەن چکە دیار ئەولادی ئەو شارەیە ڕقەمەکە لەو شارەوە خەڵک باش دەیناسی کەسایەتێکی دیارە یعنی دیارش بوویتە ئارامگری ئەوە سەبرگران یعنی دیار دەبی خەڵک لەوە دیار فێربی یعنی تەماشا یعنی کابرایە کە نەخۆش دەکەی یەکەم زار با ناشکر نەبی تەماشای نمونی وەکو کاپتن دیار بکە یعنی ئەوە بۆ 7 ساڵ نیە دەچی یعنی چەند جارێک ڕاوەندی ئەمریکا کرایەوە لەلایەن حکومەتەوە یعنی دەبی سەبر بگرین لەسەر نەخۆشیانە یعنی خوای گەورە بەسەری کردووە من نەخۆشم کە خوای گەورە بەسەری کردمەوە دەبی سەبر بگرم زەمایە تا کەنجی چکە هەر ناشکرێک بەرامبەر خوای گەورە عاقبەتی باش نابی لەو لای هیوادارم وەڵا ئینشاڵڵا لەو ماوەیە فترەت نێزی لەو یەک دوو ڕۆژێ دەدەن ئینشاڵڵا دەست و چاتان خۆش گەورە شفای بۆ بنێری ئینشاڵڵا میهرەبانی دڵسۆزی و لێزانی